ماوەیەکە قەیرانی نەبوونی غاز لە شاری هەولێر بەردەوامە و هاوڵاتیان بۆ وەرگرتنی بوتڵی غاز دەبێت ماوەیەکی زۆر لا چاوەڕوانیدا سەرە بگرن. بەشێک لەو بریکارانەی کە غازی حکومی دەگەێنە دەستی هاوڵاتیان ئاماژە بەوە دەکەن لەلایەن هاوڵاتیانەوە ڕوبەڕووی ڕخنەی زۆر و هەڕەشە دەبنەوە، هەرچەندە ئەوان لایەنی پەیوەندیداریش نین. هەروەها ئاماژە بەوەش دەکەن ئەگەر غازی سایل لە کارگەکان هەبێ ئەوان ڕاستەوخۆ بە نرخی 7500 دینار دەیگەێنە دەستی هاوڵاتیان. بەخوای جاروێ سعات 12 شەوێ لێرە نووسینە وەکیلەکان نووسینە شەوێ لێرە ماینەوە سبەنێ هاتیە غازەکە تەوزیع ئەکرایە بێ مشکلێ بەس نایە جارو ئێستا 3 ڕۆژە نهاتیە شەوان دەنیەکوانە دن هۆکارەکەی ئەوەیە دەرن دوو کۆمپانیا لەگە یەکدی پێک نایەن نایێت نەخێر غازیدانی بداتەمە نەخێر نییە خەرچش گلەی لەمە دەکا خەڵک تەلەفۆن لە بۆمە دەکا خەڵکی هانەمان دەکا خەڵک قسەمان پێدەری لێرەش غاز نییە دەرێن کو غازێ تو جاری زۆرە غاز غازی توداری زۆرە بە بیستی هەیە بە عەفدە هەیە لە بازاری دەفرۆشی. ئەو بریکارانە ڕاشی دەگەێنن ماوەی 3 ڕۆژە لەسەرەی وەرگرتنی غازن لە یەکێک لا کارگەکان تا بیگەێنە دەستی هاوڵاتیان، بەڵام تاوەکو ئێستا غازیان پێ نەدراوە و دیاریش نییە ئاخۆکەی پێیان دەدرێت. ئێمە داوا لە حکومەت دەکەین حکومەت لە غاز بۆ مەدابین بکە ئێستا ئەو تیجارە لە شێ دێتن ئەو تیجارە پێم بڵێ لە چێن دەدێتن ویان نا ئێستا محەممەد عی ئەوەی نییە هیچ مشکلێکمان نیە داوا لە محافز دەکەن داوا لە کاک بەختیار دەکەن داوا دەکەن بۆ غازەکە دابی بکەن. هەرچەندە لە ماوەی ڕابردوودا لێ پسراوانی ئیدارەی شاری هەولێر چەند جارێک ڕایان گەیاندبوو کێشەی غاز کۆتایی هاتووە، بەڵام تاوەکو ئێستا قەیرانەکە بەردەوامە و نرخی بوتڵی غازی بازرگانیش لە نێوان 15 تا 20,000 دیناری عراقیە کە ئەمەش بۆ تۆمایی نیگەرانی هاوڵاتیان بەگشتی. سەرباز محەممەد، گەلی کوردستان، هەولێر.